براوەڵا پیاو هەیە ژنەکەی خۆی بینی لەگەڵیا لە بازار یعنی ئەمەم هەیە نەیزانیەوە نەجوانە لە دەرەوە نەجوانە. پۆشاکی ئافرەت ئەبێ پۆشاکێک بێ ئەستور بێ. مەرجەکانی حیجابی شەرعی بۆ خێزانەکانتان بخوێننەوە. ئەبێ پۆشاکێکی ئەستور بێ، گۆشتەکە و جەستەی دیار نەبێ. ئەبێ پۆشاکێک بێ گەورە بێ، تەسک نەبێ. عایشە ڕەزای خوای لێ بێ کەس نەیزانیوە قەڵەوە یا زەعیفە، هیچ پیاوێ نەیزانیوە. جلەکەی ئەوە لایمە پێڵەن جلەکەی فش بووە، نازانم لە جیاتی و بڵێم چی، ئەوە فراوان بووە باوا بڵێ. ئەبێ ئەو پۆشاکە کە ئەیا بەخۆیە جلێکی یەکسەری بێ. بۆ نمونە پۆشاکێک بێت لە سەریەوە بۆ هەموو جەستەی دا بپۆشێ. قۆڵەکانی تەسک بێ، نەک فراوان بێ دەست بەرزکات و هەموو گیانی دیار بێ. نابێ جلێکی بریق و باق بێ، سەرنجی پیاوان ڕابکێشێ، لە هەر کۆڵان و کوچە و کۆڵانێکۆ دەرکە و دەچاو سەیریکە. ئەم جوانیانە ئەباتەوە بۆ ماڵەوە، عەرزی خۆی بۆ مێردەکەی خۆی بکە. چەند جوانە ئەو ئافرەتەی کە جوانیەکانی پیشانی مێردەکەی خۆیە. لە دەرەوە بۆنی خۆش نەبێ، چونکە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر ئافرەتێ بۆنیە لە خۆی نەیە بۆ نوێژی عیشا لەگەڵ ئێمە، نوێژمان لەگەڵانەکە نەیە لەگەڵ ئێمە. چەند جوانە بۆ نەخۆشەکەی بۆ ماڵەوە بێ، بۆ مێردەکەی، نەک بۆ نەپیاز و سیر و تەماتە سوورۆکرا و برنج و شلەکەی بۆ مێردەکەی بێ و جوانیەکەشی بۆ دەرەوە بێ. براوەڵا پیاو هەیە ژنەکەی خۆی بینی لەگەڵیا لە بازار یعنی ئەمەم هەیە نەیزانیەوە نەجوانە لە دەرەوە نەجوانە. تێگەن دەبرا بۆ خۆت بۆ ماڵەوە لێ بکە با پیاوەکەت بتبینێ، نەک خەڵکە بۆ چییە بەس پێم بڵێ. یعنی ئافرەتانی مسلمان ئێمە پرسیارتان لێ یەکەین، تۆ پرسیاریان لێ بکە بۆ ئەم جوانیت دەرەخەی بۆ پیاو چ سوودێکی پێگەێنێ، یان تعلیقێک لێ، یان تووشی گوناحە بێ، یان تۆ تووشی گوناحەکە، یان بە ئاکامی خراپە ڕۆی. خوای گەورەش لە سەر و لە پێش و هەموو ئەمانەوە لە پێش هەموو ئەمانەوە لە تۆ تووڕێ و عەزابی خوا لەسەر تەخوا بمان پارێزێ. چ سوودێکیە براکان؟ جلی بێ باوەڕان نەبێ. إن هذا من ثياب الكفار فلا تلبسها. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئیبن عومەری فەرمووە جلی کافر و بێ باوەڕەکانە لەبەری مەکە. برایمە پۆشاکی خۆمانمانەیە کاکە، پانتۆڵ نەبێ. نە پیاو دروستە جلی ئافرەت لەبەرکانە، ئافرەت دروستە جلی پیاو لەبەرکە. لعن رسول الله صلی الله عليه وسلم الرجل يلبس لبسة المرأة. لعنەتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو پیاوەی کە جلی ئافرەت لەبەرەکە. حەریر ئاوریشم تایبەتە بە ئافرەت و نامێ پیاو لەبەریک. والمرأة تلبس لبسة الرجل. لعنەتیشی کرد لەو ئافرەتەی کە جلی پیاو لەبەرەکە. پانتۆڵ جلی پیاوە خوشکی من نەبێ لەبەریکی. ئەو ماکسیەتەنەکەی کە لەبەر تا بێشتێکی بێ بەسەرە باجەستە دەرنەکەوێ.